ماڵ بە ماڵ پارە کۆ دەکەنەوە و ئاوەڕۆ و کۆنکرێتی نێو کۆڵانەکانی پێدەکەن. هەر ماڵێکیش پارە نەدات بەردەمی ماڵەکەی وەکو ئەما جێدەهێڵدرێت. گەڕەکی کەنەسوورەی سلێمانیە دەڵێن لەبەر ئەوەی شارەوانی خزمەتگوزارەکانیان بۆ جێبەجێ ناکات خۆیان پارە کۆ دەکەنەوە و سەرپەرشتی کارەکانیان دەکەن لە ڕێگەی پەیامیشەوە گلەیەکانیان بەلایانی پەیوەندیدار دەگەیەنن. تا ئیسا ئەم حکومەتی هەرێمەی کە تۆی بینی هیچ شتێکی بۆ گەڕەکی کەنەسوورە نەکردووە و نە مهندیسێکمان لەگەڵا و نە ئەم سیارانەی کەی بینی هەمووی مەدەنیە بە پارەی شەکەن. ئێوە داوای چیتان لە شارەوانی کرد؟ داوامان کردووە ئاو کارەبامان هەبێ بۆ نمونە زێرابمان هەبێ جادەمان هەبێ. کاتی خۆی کێکەم جار هاتیینە ناو ئەم گەڕەکەەوە منە 2007 ماڵم لێرەیە کاتێک هاتیم عمودانە خۆمە پارەی خۆمان کڕیمان دوایە حکومەتەوە عمودەکانی بۆ دانێ نەجینەوە لەوە پێش عمودەکان خۆمان کڕیمانە زێرابەکە ژێرەوە پارەی خۆمان کراوە هیچی پارەی نە حکومەتێک گاتووە نەدام و دەستگایە گاتەوە کێ من بەرپرسم لە قسەکانی خۆم بابێ بەرامبەر بە من بڵێ من ئەوەمان بۆ کرد من 2007 ماڵم لێرێ هیچ دام و دەستگایەک هیچ کەسێک هیچ شارەوانیەک ئەوەی کە بەرپرس بێ ئاوری لە کەنەسوورە نەهاتوە ئاگای لە کەنەسوور شتێک نییە لایەن ناوی کەنەسوورە بێ. بەڵام بەخوا گەر ئاوا بێ حکومەتی منیش پێ مەکرێ حکومت ئاوا بێت محافظ ئاوا بێت لە چەند ڕۆژێ من داوا لە محافظەکەی بێتە سەرخات ئەمڕۆ نەبیانی چەند جارێک علیزەماوە شخصی خۆم چوومەتە لای چیتان بۆ بکەم کە بێت حد ئەقل کۆڵانەکەمان بۆ تێکەڵ ڕێژکات یا مەکتەبەکە مناڵەکەمان لە قڕولیتەیە دەرچن وعدیاوە بەڵام نەبراوەتە سەر وابزان لەدەی خۆمانەوەی مەقاغەزەکە و علیزەکەی مکراوەتە سەڵی خۆڵەکەەوە ئەگەر ناڵێت تەحەدایەکە من خۆم شخصی چوومەتە لای لەگەڵ ئەهلی گەڕەکەکەیە تا ئێسش هەر ئەڵێ بەسەر چاو لە پرۆژەیە بۆکەی من 10 ساڵە لەم گەڕەکەیان یەک مەتر خۆڵی حکومەتم نەدیوە خۆم بە دەرگای خۆم تێکەڵکەم خۆم کۆنکرێت کەم خۆم زێراب دەرکەم خۆم دیوارکەم ترسیەوە لە کاتی تاپۆکردنی شاداوی خیرانە و جادە و شۆستانەشمان لێ بکەن لە کاتی تاپۆکردنا بەس خەمیەوەمانە خیانەت بێ حکومت بێ بەس حکومت وجودی نییە لە وڵاتێمە خاصە لەم منتیقەیەمە لە منتیقی کەنەسوورە پاشاگەردانیە هەست کەس هەساوە بۆ خۆی پرۆژەکە کۆڵانەکان لەسەر حسابی خۆی ئاوەڕۆ لەسەر حسابی خۆی ئیتر هەرچێک بێ هەر خەڵک لەسەر حسابی خۆیەکە ئەوەی ماوە تۆ بەشی سەرەوە کراوە ئێستا بەشی خواروی کەنەسوورە لەبەر ئەم مەکتەبە خەڵک دەرەقەت نایە پارەی ئینەکەی خۆی بە جای مەکتەبەکەشی هاتوتە سەر. لەسەر کێشەی ئەم گەڕەکە پەیوەندیمان بە شارەوانی سلێمانی و بە دیاریکراوی بەرپرسی پرۆژە و پلانەوە کرد ئەو ڕایگەیان بودجەی پێویستیان لەبەر دەستدانیە بۆ جێبەجێکردنی پرۆژەی خزمەتگوزاری لە گەڕەکەکە تەنها دەتوانن وەکو کار ئاستانی ئامێریان بۆ دابین بکەن بەوەش بڕەپارەیەک بۆ دانیشتوانەکەی دەگەڕێتەوە. ئێمە پلانمان هەیە بەس پلانەکانی ئێمە عیلاقی بە تەخسیسکردنی پارەوە یعنی بوجۆ هەیە تاکو ئێستا حکومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2014 تاکو ئێستا هیچ بوجەیەکی تەرخان نەکردووە تەنانەت ئەوەی کە ئێمەش هەمان بوو کە لە سا 15 داهاتمان خەرجکەین و نزیکەی ساڵێکە وەستاوە و تازە ڕەزامەندی درا بەس تاکو ئێستاش بە نووسراوی فەرمی پێمان نەگەشتووە لە ئامێرەکانە لەوانێ بتوانین سەرپەر هاوکاریانکەن بەس ئەوەشە بێ بە عریزێ بکەن و بینێرن بۆ سەرۆکاری شارەوەزانی و بێن بەلای جێگری سەرۆکی شارەوانی سلێمانی بۆی بتوانین بە ئامێر هاوکاریان بکەین. خەڵکی گەڕەکەکە دەڵێن لە دەرگا نەماوە لی نەدەن بۆ تاپۆکردنی خانووەکانیان و جێبەجێکردنی پرۆژەی خزمەتگوزاری بۆ گەڕەکەکەیان بەڵام داواکاریەکانیان جێبەجێ ناکرێت ئەوان دەڵێن خانووەکانیان لە شارەوانی سلێمانی تۆمارە و گرفتی زیادەڕۆیشیان نییە بەڵام هۆکارەکەی ڕوون نییە بۆچی کاری تاپۆکردنی گەڕەکەکەیان وەستاوە و پرۆژەی خزمەتگوزاریان بۆ جێبەجێ ناکرێت. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.